يعني ما كردنا بعقل خلق بري شيء أمريكا وصينا من سعر سري ذاك شيء آموزة ياخد في سعر سر نكره شيء خزوري ياخد في سعر سر نكره دتوانين بلين أو كونفرانسي دويني يشتين اجتماعي كردستان لسليماني كردي بو كاديرو لأنجليكاني خوي شيء باش خوزقا بيسكس دي بابا لام بيسكس بيوندار باباتك هم جاري ملاب اختيارم ديقو إيماشتان فيرا بروتوكولو أتاكي أجر إيوانبان ترمي مامزلاليش ما بين داعت وسليماني بو آراستو بيجوازي جوريها چون مامزلا شايني أو كوربان كونفرانس ميتينغ دبي أمانزو أمرازي بي أمانزكاني هو بي كرؤياي ناوندا دريش خيانة وأوي كرؤياي خيراشي بجيني بوتسكي عقوبات بخوي قسكرنا بو لباتي أو قصب كذا بك عقوبات قصب كوكو جيجري سروي حكومة يريم كردستان لباتي أو بي تشنجو قصتون دكانو مرز داركانو بياما دوبارەکانی کاک پاوڵی ڕاستکاتەوە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی کاقوبات ئیشی ئەو جێگیری سەرۆکی حکوومەتە جارێک چێ بۆ ئیشە هەستا بوو ئەو ناوە لەکوێ هات ئامانجی کۆنفرانسەکە چۆن بوو چێ بەشداری کرد یعنی بەڕاستە هاتنی بەڕێز داود ئۆغڵو وەزیری دەرەوە سەرۆکوەزیرانی پێشووتر یەکێک لە سەرۆکی حزبە سیاسیەکانی تورکیا بەڵام بۆمانایە نییە تۆ لە چەند ئاستێکە بۆچی سەرۆکی هەرێمی کوردستان لەو پێگەیە نەبوو لەو شوێنە نەبوو بۆ نەتوانانی قەناعەت سەرۆکی ئەوە چەندەمی کۆنفرانسە دەکرێت سەرۆکی حکوومەت سەرۆکی هەرێم بەشدار ناکەنی خەدەبی بخۆیان تێبگەن ئەوەی کە کرا دوێنێ ئامانجە چێ بوو ئامانجەکەش بوو کاک پاڤڵ قسە بکە تەنها ئەوە پەیامێک لە ڕێگای کاک پاڤڵەوە بگێنین بە ناوخۆ بۆیە بۆ پارێکە سەرف کرا بۆ مەبەستەک دەتوانین بڵێن ئەوەی کۆنفرانسەی دوێنێی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانی کردی بۆ کادیر و لە ئەنگلەکانی خۆی شتێکی باش چەپڵە ڕێزانەکان دیار بوو ینی چەپڵە ڕێزان لە ناو کۆنفرانس خەڵک دەفتەر و قەڵەمی لێ دەستا خەڵکی نوخبە لە ناو کۆنفرانسەکان دەفتەر و قەڵەم و جانتای لێ دەستا بۆ هەموو شتێک چەپڵە لێ نادا ئەمان نوخبەی کۆمەڵگان بە تایبەتی شارێکی سلێمانی زۆر کەم چەپڵە لێ دەدا بەڵام ئێستا بەداخەوە چەپرە بۆ یار و نێیارەکانی خۆشی بۆ لێ دەدەن خۆزگا 20 کەس دێ بەڵام 20 کەسی پەیوەنددار بە بابەتەکە دووەمیش لۆکەیشنی شوێنەکە پێمان درێ سلێمانی چییە سلێمانی چی بۆ کراوە چی هۆکارە لە سلێمانی بۆ ئاراستەیە بێ چونکە پرۆتۆکۆڵ هەیە دەکری ئەگەر بۆ 10 دقە جوانیش بێ شوێنێکتان لۆکیشنێک کەڵ بژێ کە شایانی ئەوە بێ هەم جارێ مەلا بەختیارە من دووجار لە خزمەتی دابوومە دەگۆ ئێمەشتان فێرە پرۆتۆکۆڵ و ئەتەکێ کرد ئەگەر ئێوە نەبان تەرمی مامزەلالیشمان پێ نەداهاتەوە سلێمانی بۆ ئاراستە و پێشوازی گەورەیە چون مامزەلا شایانی ئەوە دوێنێکە هەر خۆی هەندێک ئەو شوێنانی ئەو وێرانەی کە پیشاندران لە چێ کرایە و چۆن کرایە و دار و دیوارەکانمان بینی پێمان گەیشتین کە سلێمانی جێگای بەزەیە گوناح خەڵک سلێمانی و شاری سلێمانی بێ خزمەتگوزاری و سەرەڕای ئەو هەموو دەروازە ئەو هەموو داهاتە ئەو هەموو یعنی 141 هەتا 2014 141 ینی 141 و 145 بودجەی هەمووی عێراق داهاتە ئەوەی کە پشتی هەرێمی کوردستان داهاتە سلێمانی ئیتر لە ناوە خۆ گروپەکان دابش دەکرا بۆیە سلێمانی بۆم ڕۆژە گەیشت دەزانی لۆ من زۆر گرنگ نییە شەقام کاک مەسعود دروستی دەکەیان نازانی چی گرنگە دەزانی بەڕێگای ئەم شەقامەوە ژیانی سەدان هاوڵاتی ڕزگاری دەبێت لە پێکدادانی ئۆتۆمبیلە دەزانی هەورازە نەفتەیەکە بۆ ئێستاکە ئەو هەورازە نەفتە دەتوانانی زۆر بە ئازادی بۆ شوێنە زۆر بە ئاسایی بۆ شوێنەدا بڕۆیت دەزانی ئەوە نییە ئەمە بین بەشان و باڵی کاک مەسعوددا بڵین لە بەرەوەی شەقام دروست دەکات خزمەت گوزاری دەبا نا کاک مەسعود خۆی دەڵمە خزمەتە ئیشکی خزمەتکاریە ئێوە خۆی وا دەڵێ خۆی پێویستی بۆ نیە خەڵک پێ بڵێ دەستخۆش بەڵام قسەکە بۆیە دەکەین بۆ لە سلێمانی مەناکری هۆکارەکە کاک مەسعودە خۆ جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمان خۆ کاک پاڤڵ و دەیان پێش کاک پاڤڵ جوتیویانە پۆلیسێکی بەدەست سەرۆکی حکوومەت نێ لەو دیوی سلێمانیە کاک مەسعود چوو پرۆژەی 100 مەتر دروست دەکات لە سلێمانی تا ئێستا شەقامەکە چۆنە بۆ زانی بۆ چۆن کاک مەسعود فتاحی شەقامەکەی کردێ بۆ لێ ناگەڕێن یعنی ئامادەن قوربانی بە خەڵک کەوتن لە بۆی کە کاک مەسعود شتێکنی لە سلێمانی بەناوی حکوومەت بەناوی پارێزگا بەناوی شارەوانی ئیدارەی یەکێتی لە ساڵۆنەوە بۆ شەقام بۆ بڤێلا شریک نەبێ سە دوێنێ یەکێک لە قیادەکانی بستنەوەی گۆڕان بە کاک قوبات دەڵێ کاک قوبات سەتراشخانەیەک دەکرێتەوە لە سلێمانی ئێوە شریکن تێدا ڕاست دەکەن کە دەڵێن ئێوە مەبەستمان لە کاک قوبات نییە ڕاستەخۆ بچینە برادێکی ناو ئاسایی شریکە لەگەڵیان یعنی لەو سلێمانیە ئەگەر چایەخانەیەک دابنێی واستەیەکت نەبی ناتوانی یعنی بەداخەوە کاک مەسعود توانوێتی بگاتە گوند ئەمەش وەکو ئەرکە
کاک مەسرور سەرکردەیە لێتس گۆ خۆی لە پێشی پێشەوەکانە درۆن دەهات ئەو داهات ئیفتتاحی شوێنی تکەی دەکرد ئەمە قیادەیە ئەمە کارێزماییە ئەمە توانایەکە لە پیاوەکدا هەیە کە دەبێت چەند ساڵی تریش پلان و بەرنامەکان و ڕوئیەکانی کاک مەسرور لە هەرێمی کوردستان جێبەجێ بکردن بەڵام بە هیوام کاک مەسرور ئەوەندە نەرمی بنوێنی بەرامبەر خەڵکی سلێمانی لە یەکێتیش زۆر نەرمی بنوێنی لەگەڵیان بەس بۆی کە ئەو دەستەی لە هەولێر و دووەکەیە بیگەێنتە سلێمانی و خزمەتی خەڵکی بکەوە خەڵکی سلێمانی شایانی زۆر زیاتر لەواوی کە ئێستا بۆیان کراوە گەشت و گوزار لە هەرێمی کوردستان 183 زیادی کردیە 163.4 ڕووداوی هاتچۆ کەمی کردووە ئەمەش گەڕانەوەی گیانی هاوڵاتیە زیاتر لە 18 بەندا و بۆندا دروست دەکرێت لەم سوورین بەس هەولێرەکەم باسی ئەوەی کە وەکو ئامار لە لامە بۆی ئەمانە ئەو ڕوئیانە کاک مەسرور دەستی بۆ بردووە کشت و کاڵ خەڵک هەمووی دەهات و دەبین بە پێشمەرگە دەبین بە ئاسایش دەبوون بە فەرمانبەر بۆ هەمومان داهاتی لەوەی موچەیەکی ڕاستە خۆمانە بی ئەم ئینتیحاڕیکردنیانی ئەو خۆ کوشتنە کاک مەسرور دەرێت تەواوە ئەوە کەرتی گشتیم تەواو بەڵام ئێستا پێویستی بە دووبارە ئەبدێتکردنەوە بژاندنەوەیە پرۆژێک کشت و کاڵەوە هەم جارێ بێگەر تاڵەبانی زۆر وەسفی حکوومەتەکە دەکە ئەو ڕوویایی لە کابینەی نۆردا هەبوو خۆزگە لە کابینەکانی خۆزگە لە داهاتوودا بتوانێت خێراتر ئیشێ سەبکە دوێنێ کاک قوبات قسەیش کرد بۆ پامێکی نال بۆ کاک مەسرور منش پامێک دەمە کاک پاڤڵ خۆزگە لە دەوروبەری کاک پاڤڵ بام پێم دەگوت لە باتی ئەو زمانە ململانەی حزبیە بەکاربینی زمانی خاڵی هاوبەش بدۆزەوە سەرکردەی ڕاستەقینە کێشەکان قوڵتر ناکاتەوە سەرکردەی ڕاستەقینە چارەسەر بۆ کێشەکان دەدۆزێتەوە ئەگەو دەوێت سەرکردەیەکی ڕاستەقینە بێ چکە ئەو دەبی بزانێ ئەو ڕێیان کلدانی نییە گروپێکی هەبی و چی لە دەستدا و چی لە دەست نادا احتیادی بی ئەو برادەرەکانی تری نییە ئەو ڕاستە برادری هەندێک برادری هەیە هیچ لە دەست نییە کاک پاڤڵ کوڕی مام جەلالە زۆنێکی گەورەی لە دەستە یەکێتی لە دەستە گروپی لە دەست نییە حزبێکی لە دەستە کە حکومڕانی هەرێمی کورد بەشێک لە حکومڕانی هەرێمی کوردستان بۆیە کاک پاڤڵ دەبی تێبگا بەرپرسیارەتی لەسەر شانە هەموو شتێک قسەکردن نییە ناکری بری ئەمە شارەزای مایکم مایک یعنی ئەمە یاریکردنە بە عەقڵی تاک تۆ سەرۆ ئەمە چاوەڕێی زیاتر کاک پاڤڵ دەکەی ئەو دەوی سەرۆکی حزبێکێ بێ گفتوگۆ بکە نەک ئەو بە ئەنقەز لە میدیاوە پەیام بنێری کۆنفراس دروستکە بۆی پەیام بنێری لە ناو خەڵک دانیشتیە باسی یعنی مەکردن بە عەقڵ خەڵک برێ کێشەی ئەمریکا و سینە من چارەسەری دەکەم کاکە ئەمە کێشەی جاری کێشەی سلێمانی چارەسەرکە کێشەی ئامۆزای خۆت پێ چارەسەر نەکرایە کێشەی برادەرەکانی دەوروبەری خۆت کێشەی خەزوری خۆت پێ چارەسەر نەکرایە تو کێشەی چی سین و کۆری ئەو وڵاتانی ترم بۆ چارەسەرەکەی خۆزگە بە وردی پێیان دەگوت کاک پاڤڵ تۆ ئەرک لەسەر شانە دوێنێ ژووتی باوکی من ئێساش پێی دەڵێن ئەوی باوکی تو لە دانووساندن دەیکرد پاڤڵ نازانم لە دانووساندن ئەو شتانە بکە ئەو پێی وایە هەموو شتێک قسەیە هەموو شتێک کرد میدیایە هەموو شتێک شۆیە مەسە کاقوبادیش تەنها گوێ لە کاک پاڤڵ دەکری دەبی ئەو پێی بڵێ کاکە حکومڕانی ئەو هایە تێکەڵی سیاست حکومڕانی دوشتی جیاوازن